کاندیدانی کۆمەڵی دادگەری لە سنووری مەڵبەندی دەوروبەری هەولێر سەردانی مەیدانی قەزای قوشتەپەی سەر بە پارێزگای هەولێریان کرد بە مەبەستی لە نزیکەوە گوێگرتن بۆ هاوڵاتیان و ناساندنی کارنامەی لیستی ١٤٧ کۆمەڵ. بەرپرسی مەڵبەندی دەوروبەری هەولێری کۆمەڵ دەڵێت لە ڕێگەی پەرلەمانەوە کە دەسەڵاتێکی گرینگە هەوڵ بۆ چارەسەری کێشەی هاوڵاتیان دەدەین بە تایبەت لە ڕێگەی ناردنی پەرلەمانتاری بوێرەوە. هاتین لە نزیکەوە گفتوگۆ بکەین لەگەڵ دوکاندار و خەڵکی نێو قەزای قوشتەپە. لە نزیکەوە گفتوگۆی زۆرمان کردیەوە، گوێمان گرتێ بۆ مەعاناتیان و بەڕاستی لەگەڵیان باسی ئەومان کردێ کە پەرلەمانتارەکانی ئێمە لە ڕابردوو هەمیشە لە سەنگەری داکۆچی کار و یا لە سەنگەری بەرگری ئەو میلەتەی خۆمان بوون، چ ئەوانەی ئەهلی بازار بوون، چ خەڵکی دیکە هەموو چین و توێژەکان. بەداخەوە گەنج لە وڵاتی ئێمە چەندین زۆر فشاری لەسرە، چەندین زۆر قەیرانی لەسرە. یعنی لایە گەنج دەرفەتی دامەزراندنی کەمە، لەلایەکی دیکە گەنج لەبەر ئەوەی ئەو هەموو باج و ڕسوماتە لەسەر دوکان و بەر و بازار هەیە دەرفەتی کاریشان بە زەحمەت دەست دەکەوی. بۆیە ئەمە ئینشاءڵڵا لە ڕێی پەرلەمان کە دەسەڵاتێکی گرنگە و دەسەڵاتێکی یاسایی و سیاسی گەورەیە سەرچاوی هەموو دەسەڵاتەکانە لە ڕێی ناردنی پەرلەمانتاری بەهێز و پەرلەمانتاری کارا و کاریگەر و شارەزا ئێمە ئینشاءڵڵا خزمەت بە چین و توێژ و جەماوەری کوردستانی خۆمان دەکەین. هەڵقوڵاوی نێوناخی جەماوەرن بە تایبەتی جەماوەری موسڵمان بە حەقیقەت خۆمان هەمیشە بە بەرپرس زانیوە بۆ داکۆچیکردن لە مافی هاوڵاتیان بە ئیزنی خوای پەروەردیگار لەم بڵێن هەڵبژاردنەشدا ئومێد و هیوامان ئەوەیە و مەبەستیشمان ئەوەیە ئامانجمان ئەوەیە کە خزمەتی خەڵک بکەین، خەڵکی موسڵمان لە کوردستانی خۆمان بە ئیزنی خوای پەروەردیگار. جا متمانەی خەڵک بۆ ئێمە وەکو کاندیدەکان زۆر زۆر گرنگە. کاندیدانی کۆمەڵ لەگەڵ بەسەرکردنەوەی قەزای قوشتەپە گوێیان لە نیگەرانی و معاناتی خەڵکی کاسبکار گرت. کاندیدانی کۆمەڵ باز لەوە دەکەن و دەڵێن گازندەی زۆری باج و ڕسومات لەسەر دوکانداران و نەبوونی هەلی کار لە گرنگترین کێشەکانی هاوڵاتیانی ئەو سنوورە بوون. خەڵک بە شێوازێکی زۆر ماندووە، بەڕاستی بەدەم ئەم هەموو پرۆژەی بەسەر خەڵکەوە سەپێنرایە. کەسی دوکاندار کە دەدوێنی دەبینی زۆری باج و زۆری ڕسومات باریان قورسکرایە لەلایەن ئەو هەموو بازەی لێیان وەردەگیرێ. لە ڕوانگەیەکی دیکەژۆ کە موچە و مەعاش لە شوێنی خۆی نایە، دیسان خەڵک بە دیار مشتریەوە بە تامەزرۆییەوە چاوەڕێیە مشتریەک بێتە دوکان و بازارەکەی. بۆیە بەڕاستی کۆمەڵک قەیران بۆ ئەم میلەت و گەلەی ئێمە دروستکرایە، پێویستە خەڵک وشیار بیت لە بەردەم هەڵبژاردنەوەی کۆمەڵێک خەڵک کە نوێنەری ڕاستەقینەی خەڵک بن ئەو هەموو گرفتەکەڵەکە بوانە کۆتایی پێبێنن. ئومێدەوارین خەڵک ئەوەی لەبەرچاو بێ کەوا چەند ساڵە چۆن چاوسێنراونەوە، چۆن گەنجەکان بێکار و کەسابەت کراون، چۆن ئەوانەی کەوا دەرچووی زانکۆ و پەیمانگاکانن خەریکی بازار و دوکاندارین لەبەرەوەی تەعین نەکراون، ئەوانەیان لایەت بێ بۆ ئەوەی ئینشاءڵڵا بتوانین لە داهاتوودا ئەمانە هەموو بکەین بە پرۆژە یاسا و لە پەرلەماندا پێشکەشی بکەین بۆی ئەو گەنجانەی کەوا چەند ساڵی خوێندن و ماندووبوون و شەونخۆنیان کرد ماندووبوونەکان بە هەدەر نەڕوا. زۆر بە گەرمگۆڕێەوە دوکاندار و هاوڵاتیان و بازار لە قوشتەپە بە گەرمگۆڕێ بە خێراتیان کردین و پاڵپشتیان بۆ لیستی کۆمەڵی دادگەری دووپات کردوانێ. بەڕاستی ئەوەی کە لێیان بیستمان و بە چای خۆمان بینمان زۆر زۆر دڵگران بوون لەم حکومەتە، زۆر نیگەران بوو. بەڕاستی وتیان چەند ساڵە ئێمە ئەچەوسین و چەند ساڵە، یعنی بەڕاستی ئەو هەموو باج و ڕسوماتانی کە لەسەر دوکانەکانان هەیە بە هەموو شێوەیەک وتیان ئینشاڵڵا ئێمە پاڵپشت و داکۆکیکار ئەبین لەسەر ئەوەی کە دەنگی خۆمان بدەینە لیستی 147 کۆمەڵ دادگەری. کۆمەڵی دادگەری بە دروشمی ڕایان دەگرین بە ژمارە 147 هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن لە پارێزگاکان و دەرگا بە دەرگای ماڵانی دەست پێ کردووە. چین و توێژەکانی خەڵکیش بە گەرموگوڕی بەدەم بانگەشەی هەڵبژاردننی کۆمەڵی دادگەریەوە دێن و بەڵێن دەدەن دەنگ بەو لیستە بدەن کە خاوەنی کاندیدی متمانە پێکرا و ڕابرد و پاکن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.